بینەرانی بەڕێز جۆگرانی خۆشەویست ئەم کاتتان باش هیوادارم سەلامەت بن هیوادارین بتوانین بە هەمومان کۆرۆناڤایرۆس لە سەرانسەری جیهانە و لە کوردستانە تێک بشکێنین. بەرنامەی ئەم شەومان باسێکە لەسەر سیستەمی تەندروستی جیهان و کوردستان لە پێش پەتای کۆرۆناڤایرۆسدا و لە کاتی کۆرۆناڤایرۆسدا و لە دوای کۆرۆناڤایرۆسدا چی لێت. سیستەمی تەندروستی پێش کۆرۆناڤایرۆس لە جیهانە ئێمە هیچ کەسێک لە ئێمە نەچووە هیچ وڵاتە وڵات بگەڕێ بزانە سیستەمی تەندروستی چۆن بووە، نەچووە بچێ بزانە لە هندستان و ئەفغانستان و لە سین و لە هەم وڵاتانی تر چۆن بووە. ئەوەی ئێمە ئاگامان لێیە بەهۆی ئەو کەسانەوە بووە کە لێرە ئاوارە بوون و چوونەتە ئەوروپا یا چوونەتە ئەمریکا. لەبەرەوە نیشتە جێبوونی ئێمە لە وڵاتەکانی تراوامان لێکا شارەزاییمان هەبێت لە سیستەمی ئەوێ. ئەوەی کە شارەزاین زۆر سیستەمی تەندروستی خۆمانە. پێش کۆرۆناڤایرۆس چۆن بووە و کاتی کۆرۆناڤایرۆس چۆنە و دوای کۆرۆناڤایرۆس چی لێت. مێژووی مرۆڤایەتی پێش کۆرۆناڤایرۆسە. مێژووی مرۆڤایەتی پێش کۆرۆناڤایرۆسە کە ئینسان 200,000 ساڵ لەمەو پێشەوە بووە. 190,000 ساڵ مرۆڤ بەبێ ئاین بووە، 10,000 ساڵ بە ئاینەوە بووە. هەموو سیستەمی تەندروستی پێش کۆرۆناڤایرۆس کاریگەری هەبووە لەسەر لەگەڵ ئەم دوانا و لەگەڵ زانستە. زانست لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر ڕۆڵی هەبووە. ئەوەی کە ئێمە زۆر جۆمان لێی بووە، ئەو کەسانی کە لە دەرەوەی کوردستان یەکێک جاری وا هەبوو توێتی لە کوردستان هیوارم کەس ڕێی نەکەوێتە نەخۆشخانەکانەوە. لەبەرەوە هاتوون بەراوردکاریەکیان کردووە لەگەڵ سیستەمێکی ئەو وڵاتی خۆی تیا بووە کە ئێمە ناوێنین سیستەمێکی جیهانی. ئێمە ئێستا سەیری سلایدی ژمارەیە گەکەین. لە سلایدی ژمارەیەکە ئەگەرێەوە سەیریکەن ئێمە لە پێش کۆرۆناڤایرۆسە جیهانی هەبووە پڕ بووە لە جیهان، پڕ بووە لە نائەدالەتی، پڕ بووە لە ئەوەی کە کۆمەڵێک شتی هەیە کۆمەڵێک نیەتی، کوشتن و بڕین. بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک خەڵک بەیەکەوە، کۆمەڵێک خەڵک بەیەکەوە بۆ پاراستنی جیهان، بۆ پاراستنی سروش، بۆ پاراستنی هەموو شتە جوانەکان بە هەموو شتێکە و کە ئینسان بڕوای پێ هەیە. هەرچی شتێکە، ئەفسانەیە، ئاینە، زانستە، هەر شتێک هەیە کە ئینسان بڕوای پێ هەیە، مرۆڤایەتی بەیەکەوە ئەو ژیانی پاراستووە. ئێمە ئەزانین کە پێش کۆرۆناڤایرۆس سیستەمی تەندروستی بە شێوەیە لە شێوەکان لە وڵاتەکانەوە جیاواز بووە. هیچ سیستەمێکی تەندروستی خۆی ئامادە نەکردبووە ئەم ئەزمەیە. لە درێژەی ئەم باسەمە دوێنێ باسی ڕوویاوە حەزەکەم بۆ هاوڵاتیانی بەڕێز شتێک لەسەر ئەوە ڕوونکەمەوە. ئەویش لە سلایدی دووەمایە کە گۆڕانکاریەکی زۆر کتوپڕ لە جیهانی پەتای کۆرۆناڤایرۆسە ڕوویە. ئەویش ئەو مردنە کتوپڕە بوو کە لە وڵاتی سینا ڕوویە. ئایا پرسیارە دروست دەبێ کۆنترۆلی کۆرۆناڤایرۆس چیە بڕیاری بەسەرایە؟ ئایا ئێمەی کورد ئەبێ تاکەی فەحسی کۆرۆناڤایرۆسکەین و بۆ چیمانە؟ چین خەریکی چییە؟ بۆ ژمارەی مردنی خۆی زیاکە. لە 6/12/2009 هەتاکو 15/4 لە وڵاتی چینە 3342 کەس مردبوون، بەڵام لە یەک ڕۆژە 1290 کەس مردن. من هاتووم بۆی ئێوەی بەڕێز لی تێبگەن ئەمە هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە پێشووتر سین چی شاردۆتەوە نەشاردۆتەوە. پەیوەندی بەوە نییە کە چین چۆن ئێستا تەعامل لەگەڵ نەخۆشەکانی خۆیەکە. ئێستا پەتای کۆرۆناڤایرۆس گەیشتۆتە قۆناغی ئەخیر کە پێوتێ گەمەی سیاسی، کە پێوتێ گەمەی سیاسی پەتای کۆرۆناڤایرۆس. ئەم گەمەی سیاسیە کە گەمەی دەسەڵاتی سیاسیە، کە گەمەی دەسەڵاتی ئابووریە و ئەو دوانەش بەخۆیانەوە ڕنگانەوەی دروستەکەن. ئەگەر سەیرێکی و جەدۆلە بکەین لە 15/4 کەیسەکانی سین 82,341 بووە، مردنی 341 بووە، یەک کەس مردووە لە 15/4 کەچی لە 16/4 لە پڕ لە بینی یەک ڕۆژە 1290 کە زەمرێ. باشە دوای ئەوە گەریەکێ بگڕێتەوە بۆ 15/4 سەیرەکە
1107 کەیسی حاڵەتی ئاکتیڤیان هەبووە. ئەنجا پرسیارەکە لەوایە لەوێ نووسراوە 95 حاڵەتیان کە حاڵەتی خەتەر و مەترسیدار بووە. لەو کاتا 351 حاڵەتی تازەیان بۆ دروست دەبێت. ڕۆژی دوایی 1290 کە زەمرێ. ئێستا لە سەرانسەری گیانە و من هەوڵما لە هەنێ سایتی تریشە تاکید کەم، بەڵام ئێستا ئەمە 2 ڕۆژە لەسەرێک ئەم ڕقەمە تاکی دەبێتەوە. ئێستا لە هەموو سینە 116 حاڵەت ماوە، 27یان سووکە، 89یان حاڵەتەکەیان خەتەرە. لەوەی کە ماوەتەوە تەنها 6 کەسی لە ناو حاڵەتی قورس و مەترسیدارەکانە لە مردووەکانن. باقیەکەی تری بەپێی ئەو هاوکێشەیە بێ لێرە لە حاڵەتە سووکەکەیە. ئەمە پرسیارەکەیە حەزەکەم هاوڵاتیان لێی تێبگەن. سین نەهاتووە کۆمەڵێشت بشارێتەوە. ئەو ڕقەمانەی کە ئێمە ئەیبینین ئەو ڕقەمانە زۆر وازەحە. لەبەرەوەی من وردە ئێمە سەر گەمە سیاسیەکە ئەیخەمە دوای دواوە. ئێستا گەمە سیاسیەکە باسی شێکم لە کاتێکا باسیەکەم کە بێمە سەر فەحسکردن. سلایدی دووەم ئەو پرسیارانەیە کە من سلایدی سێهەم ئەو پرسیارەیە کە من حەزەکەم بێمە سەری. زانست لە تەرازوی عەقڵە، زانست لەم تەرازووە ئایا بڕوابوون بە زانست یا دیفاع لە زانست. هەر کاتێ هاوڵاتی لەوە تێگەیشت کە زانستێک هەیە، زانستی کۆرۆنا ڤایرەسە، زانستێکە لەم پەتایە ئەکۆڵێتەوە، ئەو کاتە لە خۆشی و ناخۆشیەکانی تێگا. هەچ کەسێ بتوانێت بە شێوەیەکی زانستی لە پەتای کۆرۆنا ڤایرەس تێبگات زۆر بە جوانی لەوە تێ ئەگا کۆرۆنا ڤایرەس چییە. ئەگەر ئێوە بێتە خەیاڵتان لە کۆتایی مانگی 2 هەتاکو ئێستا کۆمەڵی قسەم کردووە، ئێستا زۆربەی خەڵک ئەوانی کە لە کوردستانان بۆیان دەچوو کە من ئەموو نیشانەکانی هەڵامە دەچێت. تەلەڤیزۆنەکان هەموویان بەرنامەیان تەقدیمە کرد جیاوازی هەڵامەت و کۆرۆنا ڤایرەسیان کرد. نەخۆشەکانمان لە 90% نیشانەکانی لە هەڵامەت سووکترە. ئێمە نەتەوەی کورد واپی ئەچێ کە هەرگیز هەڵامەتمان نەگرت پێ، کە هەرگیز حساسیەتمان نەگرت پێ، کە هەرگیز حساسەی فەسڵیمان نەگرت پێ، کە هەرگیز هیچ نەخۆشیێکمان نەگرت پێ، وەک وایە لە ئاسمانەوە کەوت پێتە خوارە بەساغی. ساڵەکانی پێشومان لەبیر چۆتەوە. ئەفسانە و خوراافات بۆچی لە سەرەتای کۆرۆنا ڤایرەسەوە ئەفسانە و خوراافات و مبادرەی شەخسی بۆچی لە سەرەتای کۆرۆنا ڤایرەسەوە ئاین تێکەڵ بە زانست بوو؟ ئایا لە قازانجی هاوڵاتیە ئەفسانە و خوراافات و ئاین تێکەڵ بە زانستکەی؟ بێگومان نەخێر. جامعەی ئەزهەر خۆی ئەعترافەکە ئەڵێت کاتان لێکم جۆ لە دکتۆرەکان بگرن، لە مانگی ڕەمەزانە ئەو چیت پێڵێ ئەوە بکە. ئێمە ژەڵێن لێرەوەڵێ لە ڕمانگی ڕەمەزانە هەچ کەس دەتوانێت ڕۆژی خۆی بگرێ، بەڵام ئەوەش بزانە چەندەها ساڵە بۆ چوون دەرەچیە شت دەرەچێت کە ئەڵێ ئەوە بکە ئەوە مەکە. ئێمە لێراش ئیشی من نییە بە دڵنیاییەوە خەڵکی ترێتە سەر ئەم بابەتە و قسەشی لەسەرەکە. ئایا پەتای کۆرۆنا ڤایرەس لە کوردستان هەیە؟ ئایا پەتای کۆرۆنا ڤایرەس غەزەبی خوایە؟ ئایا پەتای کۆرۆنا ڤایرەس غەزەبی سروشتە؟ من ئەمەوێ بێم لە هاوڵاتیە قسە بکەم. کاتێکە دکتۆرێک ئایا ئەگەر ئەم کۆرۆنا ڤایرەس غەزەبی خوایە، غەزەبی سروشتە، بۆچی ئێمە دانیشین فەحسکەین؟ بۆچی دوعا نەکەین؟ بۆچی نەچین ئاو گوڵ بکەینە ژێر ئاو بکەینە ژێر ئەو هەموو گوڵەوە لەسەر جادەکانە بۆی سروش جوانکەین، بۆی ئەم پەتای کۆرۆنا ڤایرەسە بڕوات. کەواتە ئێمە فەحسەکەین بۆچی ئەیکەین کە تۆ ئەزانی؟ بۆ دوعا ناکەی. ئەو دکتۆرەی لەسەر تەلەڤیزۆنێک گەڵێ ئەمە غەزەبی خوایە، لەو لاسەوەڵێ فلان بەحس و فلان بەحس و فلان لێ کۆڵینەوایوت. ئەی بۆ ناڵێ لە فاتیکان و لە کەنیست و لە کەنێسەکان و مەکە و مەدینە وایوت؟ ئەی بۆ ناڵێ لەوێ سەلماندیان کە ئەگەر غەزەبی خوایە. کەواتە هاوڵاتی ئێمە بەدەست کۆمەڵێ تەشویهاتەوە عەقڵی تەشویه کراوە. ئێمە بە هیچ شێوەیەک کە قسە ئەکەین ئاین لە دەرەوەی باسەکەمانە باسی ئەوەکەی چۆن ئاین ئیستیغلال ئەکرێت ئەیانەوێت لە کەداریکەن ئەوەی کە خۆیان بڕوایان پێیە بێن بیخەنە ناو زانستەوە. ئەچینە سەر سلایدێکی تر. ئایا سیستەمی تەندروستی چه وڵاتێک باشترینە؟ ئەوە چێ بڕیارەیە کە سیستەمی ئەو وڵاتە باشترینە؟
سیستەمی چ وڵاتێک متمانەی هاوڵاتی بۆ خۆی ڕاکێشاوە. گرنگترین شتێک کە لە وڵاتی ئێمە ڕوویاوە و پێش کۆرۆناڤایرۆس و ئێستش ئەو متمانەیە سیستەمی تەندروستی ئەیا بە هاوڵاتیەکەی خۆی. ئەوان کە پیانەوتێ خۆر ئاوا چیان هەبوو و ئێستا چیان هەیە؟ ئەوان کە پێمان ئێمە کە خۆر هەڵاتین چیمان هەبوو ئێستا چیمان هەیە؟ بێمتمانەی هاوڵاتی لە هەموو سوچێکی جیهانە بێمتمانەی لا دروستەکە کە هەڵوێست وەرگێ بەرامبەر بەو سیستەمە تەندروستیە. کەواتە ئەگەر هاوڵاتی متمانەی نەما بە سیستەمەکە بە سیستەمی تەندروستی پەنا بۆ چییە بە؟ پیاوانی ئاینی لە باتی دەستگای تەندروستی، خورافیات و ئەفسانە و مبادرەی شەخسی و گەڕان بە دوای زانیاری نازانستیە. سێهەمیش ئایادەی دکتۆرەکانە، چونکە ئەم سێشتە بەدیلن بۆ وەزارەتی تەندروستی، بەدیلن بۆ دەستگا تەندروستیەکان. لەم سێ شوێنە متمانەی خۆیە دۆزێتەوە. هاوڵاتیەکە ئەگەڕێتەوە لە ئەوروپاڵە دوعا بکەن نەچینە خەستەخانەکانی حکومەتەوە لە کوردستان. ئەمە ڕاستیکی زۆر زۆری تایە. پێش کۆڤیدی-19 هاوڵاتی چەند متمانەی هەبووە لە کوردستانە بە سیستەمی تەندروستی؟ ئەمە پرسیارە گرنگەکەیە. کاتێک کە هاوڵاتی هیچ متمانەیەکی بەو قسانە نامێنێ کە سیستەمی تەندروستیەکە ئیکات لەسەر جادەکە هیچ معلوماتێکی پێ نەگریاوە. ئێمە 337 نەخۆشمان هەیە، 4 کەسی تیا مردووە، 228 چاک بۆتەوە. تا ئێستا کێ لێکۆڵینەوەیەکی زانستیمان نەیەوە بە هاوڵاتانی خۆمان بزانین ئەو 4 کەسە چۆن مردن، بە چی مردن، چۆن مردن، چۆن ئیسپاتی کەین. ئەو هاوڵاتیە بەڕێزەی کە لەسەر جادەیە گەڵێ کۆرۆناڤایرۆسێکم پیشان بن بچم دەم خەمە ناو دەمی. ئەوە جوانترین تعبیرە لەوەی کە لە بینی هاوڵاتی و دەسەڵاتی تەندروستیە کە لێنێکی زۆر زۆر گەورە هەیە. ئەوە جوانترین دەربڕینە لەوەی کە تۆ تا ئێستا نەتوانی و هاوڵاتیەکەی خۆت وشیارکەیتۆ بەوەی کە هەمانە. کوا لێکۆڵینەوەکانمان لە یاومانە بە خەڵک. ئێمە لە سەرەتاوە لیژنەی زانستی کۆرۆناڤایرۆسمان دروست کردووە. کوان ماتریاڵەکەمان لای چیەیە؟ ئەی بۆ شتێکمان بە هاوڵاتی خۆمان نەوتووە بڵین لە 337 کەس ئێمە نیشانەمان نییە بۆی پیان بڵین بۆ خۆر ئێمەوانین. لە وڵاتەکانی تریش 1700 نەخۆشیان هەیە و 5 کەس مردوون، 1000یان هەیە 2 کەس مردوون. بڕۆن سەیری ئەو خشتانە بکەن. بەڵام کاتێک کە مردن لە دەرگامانەیە هاوڵاتی مەجبورە ڕاکات. هاوڵاتی مەجبورە ڕاکات بە دوای شتێکە بگەڕێکە پێی بە دوای نوشتە ئەگەڕێ. ئێر دۆکتۆری کا بەقەیە ئەڵێ بەشتم خوایە ئەم دوعاە بمپارێزیە، ئەم نوشتەیە بمپارێزیە. بەبێ ئەوەی ڤایرۆس لە وڵاتەکەی هەبێ ماسک بەکارێنێ. چەنەها خەڵکیان ڕوتانەوە. ئەو نوشتەی و دوعاە لە خەستەخانەکانی حکومەتە تەوزیع کرابوو. ئەی کەواتە ئەگەر نەخۆشخانەیەک زانستی تیا بێت، ئەگەر نەخۆشخانەیە دکتۆرەکانی خاوەنی زانست و معریفە بن، نوشتە و دوعا بەسەر خەڵکا تەوزیعەکەن. ئەچینە سەر سلایدێکی تر حەزەکەم وردە وردە بێمە سەر ئەوەی بزانم پێش کۆرۆناڤایرۆس بەشەریەت چی بەسەراتووە. لە پێش کۆرۆناڤایرۆسە من هەر بۆتان بازەکەم چەندەها و سەدەها جار ڤایرۆسی کوشندە، تاعونی کوشندە لە بەشەریە هەمووی ئەزانی. حربی عالەمی یەکەم و دووەم مەلاین بەشەری لەناو برد. مێژووی بەشەریەت شتی وایتیایە ئینسان ناتوانێت ئەندی خاتە خەیاڵی خۆیەوە. دروستبوونی ئینسان لە سەرەتاوە هەتاکو ئێستا چێ بە چەنەها قۆناغا ڕۆیشتووە، بە چەنەها گرفتا ڕۆیشتووە، بەڵام مرۆڤایەتی هەر سەرکەوتووە. پرسیارێک لە خۆمانەکەین ئەگەر 190,000 ساڵ ئەگەر 190,000 ساڵ ئینسان بەبێ ئاین ژیان بێ چۆن توانی دوعا نەبووە بیکات، بەس پەنای بۆ سروشت بردووە. هەموو تاوانێکی یاوە، تاوانێکی ئینسانێتی خۆی یاوەتە بتوێتی ئەمە سروشتە، سروش غەزەبی لێگرتوین. پێرێ بەرنامەیەکی تەلەڤیزۆنین بینی لە قەناتێکی تەلەڤیزۆنیەوە ئەڵێ لەوانەیە ئەم کۆرۆناڤایرۆسە غەزەبی خوا بێ، غەزەبی سروشت بێت. کەواتە ئەم دکتۆرە بیرکردنەوەکەی 150,000 ساڵ لەمەوە پێشە.
ئەم دکتۆرە بیرکردنەوەکەی 150,000 ساڵ لەمە پێشە کە دکتۆرێک ئەڵێ دین ئاین نزیکەی 8,000 ساڵ لەمە پێش دروست بووە بە ئێستەشەوە مێژوویە گەڕێتەوە 5,000 ساڵ پێش ساڵی سفر ساڵی مەسیح ئەی ئێستش 2020 کەواتە ئەو دکتۆری ئێستا لەسەر تەلەڤیزۆنەکان ئەڵێ ئەم لێکۆڵینەوە ئەوەی سەرمە ئەو لێکڵە لە ئەخیرە ئەڵێ ئەمە غەزەبی خوایە ئەمانن کارەساتەکان بەسەر زانستەوە. من هەم هاوچێشەی سلایدێکی تر حەزەکەم هاوڵاتی بزانێ کە ئێمە بە چ پرۆسەیەکی ئاینیان ڕۆیشتوین. ئەم ئاینانە هەمووی وەکو ئینسان سلایدی دوای ئەمە کەیەت باسی واکات بۆ نمونە ئێمە ئاین فەرموو ئاین چۆن پیان ڕۆیشتووە ئەگە سەیری کەین ئێمە خاڵی سفرمان هەیە خاڵی سفر بۆ 2020 خاڵی سفر بۆ 10,000 دوای خۆمانەوە ئاینەکان هاتوون خەڵکانیان ڕێخستووە باشە و خراپیان خستۆتە ڕوو بۆ خەڵک ئەوەی باشە و توتی بیکە ئەوەی خراپی شەوتوتی وازی لێبێنە. بەڵام زۆربەی زاناکان لە قۆناغەکانی خۆیانە وتیانت کاتان لێکەین تۆ بۆ دکتۆر ئاهلی تۆ مەچۆ ناوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر بچمە سەر سلایدی دوای ئەمە حەزەکەم یەک شتان پێ بڵێم ئەگە سەیری ئەو خەتە شینی ئەم لا بکەن شینەکەی ئەو سەریان لەسەرەوە ئەوە شینێکی سافە ئەوە ئێستەی کۆرۆنا ڤایرەسە. ئەگە سەیری جوان سەیری بکەن نووسراوە سروشت ئەوەتی کەس نازانە چەند ملیۆن ساڵە. دوای سروشت لەگەڵ خۆیان ئەفسانە و خوراافاتی هێنا 200,000 ساڵە. دوای ئەوە ئاین و بەشەکانی ئاین هات لە دوای ئاین و بەشەکان فەلسەفە و کۆمەڵناسی و دەروونناسی و زانست و ئەمانە هاتن زۆر جوانە. ئەمانە هەمووی ئاگامان لێ ئەمانە هەمووی پێش کۆرۆنا ڤایرەسە هەمومان ئەزانین ئەو کەسانەی کە متابعن ئەو کەسانی کە ئەخوێننەوە مامۆستا ئاینەکان خۆیان زۆر باش ئەزانن ئەوانەی کە زانستی بایۆلۆجی و هەموو زانستی جیۆلۆجی خۆیان زۆر باش ئەزانن زۆر باش لەوەتی ئەگەین ئەگە سەیری کەیت کاتی خۆی ئەگەر شتێ بوایەن و ئەفسانە و خوراافات لە سروشتە ئاین و لقەکانی هاتن دوایەوە فەلسەفە دوایەوە کۆمەڵاسی دوای دەروونناسی کە کۆرۆنا ڤایرەس هات هەموو ئەمانە هاتنە ناو خەتە شینەکەوە. سیاست کێتە ناو خەتە شینەکەەوە لە سەری سەرەوە سیاست ئیشی ئەوەیە دەسەڵات لە دەست خۆی نەیات. ئەوە کۆمەڵێ سامیترم دروست کرده بوو کە هەموویە چوە ناو مرەبع شینەکەەوە. بەڵام سیاست ئیشی ئەوەیە لە کاتی کۆرۆنا ڤایرەسیشە هەر دەسەڵاتەکەی خۆی ون نەکات. زانست ئیشی چییە؟ زانست پێش کۆرۆنا ڤایرەس لە کوردستانە هەبووە بەڵام بەناو هەبووە. ئەو زانستەیە هەبووە زانستێکی گرگن پیس و پۆخڵ چەپەڵ هەرچی هەڵسا تێ هەڵەیە زانستەکان هەر کەسە سەر بە هەر زانست هەمووی هەچ کەسەی بۆ خۆی بووە ها سیاسیەک و زانستی بۆ خۆی هەبووە. زانست نەیتوانی وەکو تەکەتولێکی وەکو تەکەتولێکی سەربەخۆی عیلمی لە کوردستانە خۆی ئیسپاتکە. ئەفسانە و خوراافات هەتا ئێستش ئەفسانە و خوراافات سەهمێکم ڕاکێشاوە تا ئێستش ئەفسانە و ئاین و لقەکانی لە هەر وڵاتێکە ئەفسانە و خوراافات ئەو کەسانی کە بیانەوێ ئاین بخەنە ناو زانستەوە مانای وایە لەو وڵاتە فەلسەفە زۆر زەعیفە یان هەر وجودی نییە. هەج وڵاتێک فەیلسوفی تیان نەبوو مانای وایە ئەفسانە و خوراافات و ئاین و هەرچی ئەو شتانەی ترە کە ئەیانەوێ بەهۆی ئەوانەوە کۆمەڵی خەڵکی ئاین لەکەدار کات کۆمەڵی خەڵکی ئاوین لەکەدار کا بێنێتە ناو زانستەوە. ئەمە زوعفی زانستە بە دەرەجەی یەکەم. فەلسەفە کە وجودی نەبوو قسەشی لەسەر زانست و قسەشی لەسەر توپ کرد هەر تێکی ئاات. کۆمەڵناسی زۆر لاواز دەروونناسی بەداخەوە هەموو ئەمانە ئەیانوێ خۆیان بە زانستە هەڵواسن بەڵام بەداخەوە لە ئەخیرە هەر هەمووی بە هەمویانەوە ئەبن بە سێبەری سیاست و ئەبن بە سێبەری هەموو شتێ. ئەگەر بچینە سەر سلایدێکی تر بۆی وردە قسەی لەسەرکەین بۆی هاوڵاتی هیوارم هاوڵاتی لەوە تێ بگات بۆچی لە کوردستانی ئێمە لە سەرەتای ڤایرۆسی کۆرۆناوە بۆ لەو سەرەتایەوە چی ڕوویە؟ ئەگەر تۆ سەیری کەیت لە سەرەتای پەتای کۆرۆنا ڤایرۆسەوە زانست زۆر بچکۆلە بوو سیاست زۆر گەورە بوو داینەسۆرێک خوراافات و ئەو کەسانی کە ئاینیان ئیستیغلالە کرده بوو
خورافات و ئەفسانە هەمووی بین بوون، داینەسۆر بوون. ئەوان هاتنە ناو ئێستەی کۆرۆنا ڤایرەسەوە. ئێستا هاتنە ناو کۆرۆنا ڤایرەسەوە بە هەموو هێزێکیان. سۆشیال میدیاش ئاوا ساحەی بۆ تەخت کردبوون بە کامێرەکانیانەوە، بە بێژەرە موهیمەکانیانەوە، بە ئەنجێلا جۆلەکانیانەوە، بە مۆدێلەکانیانەوە دوایانە کەوتن. بۆ؟ چونکە نابێت زانست بێتە ناوە. وجودی زانست لە هەموو وڵاتێکە مانای ئەو وڵاتە بەرەو پێش ئەڕوا، ئەو وڵاتە زۆربەی شت بەرەو دواو ئەڕوا. لە هەر وڵاتێکە زانست سەربەخۆ بوو لەو وڵاتە پێش ئەکەوێ. کاتێک کە تۆ سیستەمی تەندروستیت ئامادە نەبوو، سلایدەکەی خۆم پیشان بنەوە هەر عینە سلاید. بڵێ کاتێک کە سیستەمی تەندروستیت ئامادە نەبێ بۆ ئەزمە و کارەسات، کاتێ سیستەمی تەندروستی خۆت هەڵی ترسناکی تیابێ، کاتێ سیستەمی تەندروستیت قەیران ناوکرابێ بە قەیرانێکی بارگەیی کرابێ بەس لەگەڵ ئەزمەی حکومەتەکەتە، کاتێ سیستەمی تەندروستی هیچ سەربەخۆیەکی خۆی نەبێت، کاتێ لە پشتی هەموو بڕیارێکی تەندروستیەوە بڕیارێکی سیاسی هەبێت، کاتێ زانست بەشێک بێت لە پرۆگرام و سیاسەتێکی هەڵا، کاتێک لە وڵاتێکە بژیت کە زانست وجودی نەبێ و پاشکۆی سیاست بێ، ئەی لەو کاتە پەتایەکی جیهانی ڕووتی ئەکات چێ جێ دەگرێتەوە؟ کەواتە مێژوو لەگەڵ خۆیان چی ئەهێنێ؟ ئەو شتە من ئەمە بەرنامەی ئەمە ئێوە بۆ ئێوە باسێکم بەرنامەی کتێبێکە کە ئینووسم. ئەمەوێ بە کورتی ئەو کتێبەتان بۆ باسکەم، چونکە ئەمە تەجروبەی شەخسی خۆمە، یەک کەس نەیهێناومەتە ئێرە. ئەمە دەستم گرتووە بە زانستەوە هاتوومەتە سەر ئەم شاشانە. کە هاتینە ئێرە سەیرم کرد چیم بینی؟ داینەسۆری سیاستم بینی، داینەسۆری خورافاتم بینی. ئەی چی بکەین؟ ئەبێت بڵێ من خۆم لە ژیانی خۆمە خەمە ئەوە دکتۆری مەلا، دکتۆری نازانم چی، دکتۆری ئەوە، ئەو دکتۆرانی بە ناوی ئەلمانیەت و نازانم چی و قسەیانە کرد لە ئەخیرایان و هیوادارین ئەم غەزەبەمان لە کۆڵکەیتەوە. کام غەزەب؟ کام غەزەب؟ ئێمە هاتین وتمان نەخێر ئەمە شتێکەی ئەجوڵێتەوە، شتێکەی ئەبینرێت، غەزەبی سروشت نییە، غەزەبی خوا و ئاین نییە. بۆچی خوا ئەهێنە ئێرەوە؟ بۆچی ئاین ئەهێنە ئێرەوە؟ فەنتاسیا و ئەفسانە نییە. عادات و تەقالید زۆر مهم بوو لەم مەوزوعە. حەزەکەم لەسەر عادات و تەقالید پێش کۆرۆنا ڤایرەس لە کاتی کۆرۆنا ڤایرەسا باسیکەم کە زۆر گرنگە و ئەمەوێ یەک شت بڵێم ئیمشەو هەموو ئەوروپای سە خەریکە شلیان کردوتەوە ئەڵێن کۆرۆنا ڤایرەس کۆنترۆڵە. سکەندناڤیا، ئەڵمانیا لەوان لە کۆتای مانگی چوارە فڕۆکە و نازانم چی و دوکان و بازار و دەوردە هەموو یەکاتەوە قوتابخانەوە، یعنی خەریکە. ئەمریکاڵێ منیش کۆنترۆلێکم ئەمریکا لە یاریەکی سیاسی گەورایە لە ئیشەڵاکە ئەگەر فریا کەوتم ئێمە سەر ئەوە باسی گەمەی ئەوەژەکەم. لەسەر لە جیانە باسی ئەوە کرێ ئەڵێ لە یەکتری دوورکەونەوە. یعنی چی؟ یعنی تۆ هەوڵ بە ناکۆمەڵایەتی بیت، دوو مەکە بەسێ. تکا لە هەموو ئێستا ئەوروپا دووشتی بە خەڵک، ئەمریکا، ئەوروپا و سین و ئەڵێ دووشتی بە خەڵک گوتووە. ئەڵێ تکاتان لێ ئەەکەین لە یەکتری دوورکەونەوە لە مەترێکە و تا 3 مەتر لە یەکتری نزیک مەکەنەوە. ئەڵێ هاوڵاتی بەڕێز، ئەڵێ من مەعاشەکەت پێش 2 ڕۆژ پێش سەریمان لەسەر حسابەکەتە، کارەبا ئاو دایم هەیە، ئینتەرنێت هەیە، تەمینی خۆت و مناڵەکانتم کردووە. ئەڵێ بەڵام ئیستا هاوڵاتی بەڕێز ئەوە مەسئولیت لەسەر تۆیە کە ئەم وڵاتە بپارێزیت، مەسئولیت لەسەر تۆیە کە ئەم وڵاتە بپارێزی. هەموو شتێکم بۆ کردویت. ئەی هاوڵاتی کورد بڵێ چی؟ کوا مەعاشەکەی؟ کوا حتا حکومەت گەیشتوتە ئەوەی حکومەت خۆی باقی کردڵێ پارەم بنێ. سەیری ئەم مەهزەلەیەکە، سەیری ئەم مەهزەلەیەکە. ئەو دەوڵەمەنانەی کە ئەو دەوڵەمەنانی پێش کۆرۆنا ڤایرەس دەوڵەمەند بوون ئێستەیان خێر بەسەر خەڵکا دابەژەکەن، میلەتەکەیان فێری سوال کردوێتەوە. هەمومان ئەمە ئەزانین، هەمومان ئەزانی سیستەمی تەندروستی، سیستەمی حکومڕانی، سیستەمی پارە و نەوت لە کوردستانە چۆن بووە. ئێستا شتێکی تر لە ئەوروپا هەیە وەکو کوردستان، ئێمە لە زۆربەی وڵاتەکان باشتر بووین. هاوڵاتی بە دەرەجە یەک شتێکی کردووە ئەبێت لە مێژووە بنووسێتەوە. ئەو هاوڵاتی کە ئەمەنە کۆمەڵایەتی بوو کە قەت تااقەتی نەبوو لە ماڵەوە دانیشێ، ئەبێ بچێتە دەرەوە،
لەسەر کۆڵان لە ناو ئێستا و هاوڵاتی خۆی دوور گرتووە. شتێکی ترێ پێوتێ عەقڵیەتی مقاومە. ئێستا دوو مستەڵەحەیە لە ئەوروپا، یەکیان پێوتێ SD سۆشیال دیستانس، یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دوورکەونەوە لە یەکتری. شتێک لە بینیا دروست بۆ پێوتێ MR، یعنی mental resistance، یعنی لە ڕووی عەقلیەوە ڕەفزیەکە. ئەڵێ ئیتالیەکان ئەوە بوون، ئیسپانی و فەڕەنسیەکان ئەوە بوون، ئەڵێ من ئینسانێکی ئیجتیماعی بووم، ئێستا داوام لێ ئەەکەی نائیجتیماعی بم. بەڵام ئەمە موەقەتە. ئێمەش هەماشت بە هەوڵەتێ. لەمە دووە گروپێک لە ئینسانی کورد هەیە کە تەمەنی لەسەر و 6 ساڵەوە یەکێ لە نەخۆشیە درێژخایەکانی لەگەڵایە، یان کەسێک مەناعی ئەمە کە ئەچیتە دەرەوە من تکاو لێ ئەەکەم مەترێ تا 3 مەتر لە خەڵک دوور بوەستە. من هەرەوەنەی ئەوە نەئەڵێم. ئەچم بۆ سەر سلایدێکی تر کە ئەمەیە بڵێم کە کۆرۆناڤایرەس هاتە کوردستانەوە هەر خۆی پێشوەخت بارگاوی کرابوو. ئەمە پێوتی ئەسڵی عەقڵی زانستی ڤایرۆسی. زۆر گرنگە ئینسان لە ئەسڵی عەقڵی ڤایرۆسی تێبگا. ڤایرۆسێک هاتۆتە ئێرەوە پەتایەکی جیانوێتەوە، ئەی ئەو عەقڵەت چیە لەگەڵ خۆیان هێنای؟ خۆ من نەمهێنا بوو. زانستێکە بوو ئەیانوی سەری داکوتن، ئەیانوم ئیجتیماعمانەیە کورد دەم عاونتوبیە بانکە لە باتی دکتۆر کامەران. ئەوە زانستەکە لەوێ وەستا بوو. کەواتە اینجا کە ئەم زانستە لەگەڵ خۆیایەت یەکتەن مبادەری شخصی، چونکە بۆ ئێمە نازای مۆزوع چییە؟ ئێمە نازای مۆزوع چییە؟ یەک سیاست، دین، فەلسەفە، کۆمەڵناسی، خورافات، مبادەری شخصی، یەکێگەی و ئەم دەرزیە باشە، یەکێگەی ئەم جیایە باشە، ڤیدۆکانیان پڕکرد بوو بە هەموو شتێک. تۆ نەدەزانی دەست بۆ چی بەریت؟ ئەی هاوار بۆ چکە لەبەرەوەی سەرەتاکانی خۆی نەناسیاو بوو، بۆ خۆشی لەگەڵ خۆیە عمقی فکری عیلمی هێنایە ناوە کە لەوە دروست بوو. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکە دوو جۆر پاڵەوان دروست بوون. دوو جۆر پاڵەوان هاتنە سەر مەسرح و تا ئیسەش بەردەوامن. ئەوە کەس ناتوانین لایەن بەرێ. لە دوای کۆرۆناڤایرەس هەر خۆیان پاڵەوان، داینەسۆرن، فیلەکانن. چکە من ئەم ئێوارەیە نیازمە بوو خواحافیزی بکەم لە سۆشیال میدیا، با بزانم تا چۆڕوە. دوو پاڵەوان دروست بوون. پاڵەوانێکیان بەخۆی و من هەڵگری زانستم، پاڵەوانێکی تر دروست بوو بەخۆی ئەوت من هەڵگری ئەفسانە و خورافات و خراپ بەکارهێنانی ئاین بوو. ئەم دوو پاڵەوانە هەموو شاشەی تەلەڤیزۆنەکانیان داگیر کرد. کام زانست؟ ئەو شتێک کە پێی ئەوترا ناعەقلانیەتی زانستی. باسی کۆرۆناڤایرەسی ئەکرد، بە شێوەیە باسی ئەکرد کە زۆر جا قسەی لە جیرفانی خۆی دەرێنا. گەمەیەکی زۆر هەرزان بەهایە کرد. تۆ ئەگەر لە ماڵەوە دابنیشتایە یا ئەبوای فیشەکێک بنایە بەسەری خۆتەوە خۆ بکوشتایە، یا تووشی ئەنواع جەڵتەی دڵ و دەماغ و مێشک و دڵ و هەموو شتێک بوویت. کەواتە ئێمە هاتین چیمان کرد لە سەرەتاوە؟ طبعاً لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیشە بە دڵنیاییەوە هەموو کوردستانیش باسی سەرەتایە تاریکەکانمان کرد، سەرەتاکانی تێکشکانی کۆرۆناڤایرەسمان کرد، هەچ کەسە بەهینی خۆی. بەڵام من خۆم گەیشتومەتە عەقڵ، گەیشتومەتە و قەناعەتەی لێدانی عەقڵی نازانستی. زۆر لەوە گرنگترە کە تۆ بچیت خەستەخانەی هەزار قەڵەوێری بکەیتەوە. هەچ کاتی هاوڵاتی لەوە تێگەیشت پێویستی بە هەزار قەڵەوێری نییە، ئەو مزایەدە بوو. پێویستی بەوە نییە بچی خەستەخانەی هەزار قەڵەوێری بکەیتەوە. پێویستە پێی بگەیەنیت کە شتێکەیە پێوتێ کۆرۆناڤایرەس، شتێکەیە خەڵک ئەکوژێت بەڵام کوشندە نییە. لە سەرەتاوە هەموو کوشندە نییە. ئەگەڕان بە دوای فەیلسوف و پرۆفیسۆرەکانیانە لە هەموو عالەمایان دۆزیە و ڤیدیۆیان پێ تەسجیل کرد، ئەڵێن دکتۆر کامران تویت کوشندە، تۆ بڵێ کوشندەی ژەی کوشندێ. بۆی فەشەل بە زانست بێن بە شەرتێ خۆی بە خاوەنی زانستی ئەزانێ. کەواتە ئێمە لەسەر دوو شت ئیشمان کرد: کەمکردنەوەی ڕۆڵی نازانستیانی زانست، کەمکردنەوەی ڕۆڵی نازانستیانی عەقڵی ڤایرۆسی. دووەم، پوچڵکردنەوەی خورافات،
پوچەڵکردنەوەی ئەو کەسانەی کە هاتن ئاینی ئیسلامیان لەکەدار ئەیانیش لەکەداریکەن. من عیلاقەی دینم نییە، من عیلاقەی زانستم هەیە. ئێمە هاتین ئەم دوو تەوەرەمان گرت. خۆشبەختانە ئەوەی کە زانی ئیشی خۆی نێچووە دواوە. هەنێ لە مامۆستاکان قسەی زۆر جوان، ئامۆژگاری زۆر زۆر جوان، هەتاکو گەیشتە سەر ئەوەی کە حتا جامیعی ئەزهەر، حتا جامیعەکانی تری ئیسلامیەکان، حتا لە هەموو شوێنێ خۆیان وتیان کاکە ئەمە ئەبێ وابێت، چکە ئیسپات بوو ئەمە نەخۆشیەکە ناوی کۆڕۆنا ڤایرەسە. من پرسیارێکم هەیە، ئەگەر سیاسیەک هەوڵاتی گوێ لەم قسەی من بگرێت خوا، ئەگەر سیاسیەک بڕوای بەوە نەبێت کە نەخۆشی کۆڕۆنا ڤایرەس لە کوردستانە هەیە، چۆن ئەتوانێت کۆمەڵگا بگۆڕێ؟ ئەگەر کەسێک بڕوای بەوە نەبێت کۆڕۆنا ڤایرەس 4 نەخۆشمانەیە بە کۆڕۆنا ڤایرەس مردوون، تەحەدا ئەکەم هەرچی کەسێکەیە لە سیاسیەوە لە دکتۆرەوە هەر هەمویان بێن لە شوێنێکا بوەستن بەرامبەرم. جا بزانە چۆنیان بۆ ئیسپاتەکەم کە 4 نەخۆشەکەیان بە کۆڕۆنا ڤایرەس مردوون. بزانە چۆن بۆیان ئیسپاتەکەم کە سەدەها و هەزارەها کەس لە ماڵەوەی سەر لە ئەوروپا بە کۆڕۆنا ڤایرەس ئەمرێ و هەر بەس تەشخیسەکەیە کە نەچنە ماڵە خواحافیز خواحافیز. چەنەها لێکۆڵینەوەتان بۆ ئێنم پێتان ئیسپاتەکەم کە ئێوە غەڵەتن. ئەگەر دکتۆرێکی ڕەفیقی شموتوێتی نەتان هێشتۆ تەحیلەکەی خۆی با، لە دەمی قسەکەتان وەرگرتۆ لە تەلەڤیزۆنەکانتان لێنەوە. ئەگەر دکتۆرێکی هاوڕێشم یا هەر دکتۆرێکی تریش کە ئەوانەی لێپرساوێتی ئیداری و سیاسی یا لێپرساوێتی زانستیان هەیە، ئەگەر کەسێک سوورە لەسەر ئەوەی کە 4 کەس لە کوردستان بە کۆڕۆنا ڤایرەس نەمردووە، فەرموون بابێت دیبەی تێ بکەینەوە. ئێمە هاتین ئەم عەقڵەمان پوچەڵ کردووەتەوە، ئەم عەقڵە، بەڵام لەبەر ئەوەی تا ئێستا چێژ ئەم عەقڵە هەر ئیشەکات، هاوڵاتێکی بەڕێز لەسەر جادە هاوارەکە، ئەگە کۆڕۆنا ڤایرەس هەیە هیچێکم پیشان بن من دەمە خەمە ناودەمی. ئەمە زۆر مهمە، ئەمە زۆر مهمە. ئەمە نیشانی ئەوەیە هەتاکو ئێستاچێ زانیاری تەواوی پێ نەگەیشتووە، هەتاکو ئێستاچێ زانیاری تەواوی پێ نەگەیشتووە. تێکشکانی ئەو دوانەی عەقڵ و دەروون کاری جدی لەسەر کرا و ئیشی زۆرمان بۆ کرد هەتا گەیشتینە ئەوە. سلایدێکی ترمان هەیە، حەزەکەمەوە بڵێم ئێستا ئێمە سەر بە ئێستەی کۆڕۆنا ڤایرەس لە جیهانا چۆنە. ئێستا بەڕێزان، ئێستا کۆڕۆنا ڤایرەس لە جیهانا شتێکی زۆر مهمی دروست کرد. حەزەکەمەوە بڵێم ئەڵێ بۆ یەکەم جارە لە مێژووی مرۆڤایەتیە هەموو مرۆڤایەتی یەکیان گرتووە، یەک دوژمنیان هەیە. ئەتوانن پێم بڵێن دوو وڵات بە تۆپ و تەیارە چوونەتە سەر سنوورەکانیان و مەلاینیان لە یەکتری کوشت بێ وەکو حاربی عالەمی یەکەم و دووەم وەکو جەنگەکانی تر. نە، هەموو شەڕەکانی دنیای کوژانەوە، بەداخەوە شەڕەکان خەریکاڵە جرسێتەوە. بینین تورکیای فاشیست چی لە کوور دەکات، یەمەن و سعودی و خەریکی چین، شەڕەکان دروست دەبێتەوە. خۆ پەیوەندی بە ئێمەنی ئەو شەڕانەی تورکیایکە لەگەڵ کووردا ئەوەی یەمەن و سعودیکەن شەڕی ئاین نییە، شەڕی دەسەڵاتە. با خەڵک تێکەڵیان نەکا بەیەکەوە، ئەوە شەڕی ئاین نییە، شەڕی دەسەڵاتە. مرۆڤایەتی باوەشی بۆ یەکتری کردوتەوە. کۆمەڵێک قەڵەم، کۆمەڵێک کەس کە هاوڵاتی کوردی لا هیچ نییە ئەیانەوێت شەڕێکی تر بۆ کورد، بۆ هاوڵاتی کورد. هەمومان نەزانین هیچ شەڕێک لە نێوان حیزبە سیاسیەکانە، حیزبە سیاسیەکان خۆیان تیا ناچن، خۆیان و کەسوکار و خۆیان و کادرە پێشکەوتەکان و خۆیان و نازانم چیوان تیا ناچن. شەڕە شەڕی هاوڵاتی تیاچوونە، لەبەرەوە تکایان لێ ئەەکەین. ئێمە ئێستا باسی ئەوەکەین کە دنیا بوون بە یەک، با ئێمە لە یەک جیا نەبینەوە دەستکەین بە شەڕ لەگەڵ یەکتریا. پەتای کۆڕۆنا ڤایرەس هەموو جیهانیاوە لە یەک، بەڵام هەموو پەتایەک، هەموو جیهانێک، هەموو نەخۆشیەک گەمەی تایبەتی خۆی هەیە. دەسەڵات یاری بە نەخۆشیەکە،
بۆ کۆنتترۆلکردنی ئینسان. ئەمە دەمێکە ئیسپات بووە، دەمێکە ئیسپات بووە. دەسەڵات یاری بە هەموو شتێکەکە بۆ کۆنتترۆلکردنی ئینسان. بەڵام نابێت لەم کاتە و لە دوای ئەمەشەوە کە بەداخەوە خەڵک چاوەڕوانی زۆر ناخۆشیە لە دوای کۆرۆناڤایرەسەوە کە وەزعی کوردستان تێک بچێت و بە خراپە بگەڕێتەوە بە سەرمانە. ئەمەوێ بێمە سەر شتێکی تر، ئەویش ئەوەیە ئێمە چۆن کۆنتترۆلی کۆرۆناڤایرەس بکەین. ئێستا لە جیانە ئەگەر گوێتان لە ڕێکخراوی لێپرساوی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکرێ کە چەند قسەی زۆر جوانی کردووە لە درێژەی ئەم پەتایە، بەڵام هەڵەی گەورەشی کردووە و ئێستا کەوتۆتە ژێر ڕەخنەیەکی جیهانیەوە بە تایبەتی لە سەرەتای کۆرۆناڤایرەسەوە کە یەکێ بوو لەو کەسانەی نەیهێشت هاتوچۆ لە بینی سین و وڵاتەکانە ڕابگیرێ و تەسریحی یاوتی پێویست ناکە ڕابگیرێ و ئەوە بوو سین هەر ڕای نەگرت. ئێستا هاوارەکە ئەڵێ بۆ هاوارەکە ئەڵێ فەحسکەن ئێمەی کورد ئەڵێن بۆ ئایا یاریەکە لەکوایە؟ ئەمریکا ئەڵێ من ئەبێت نیسبەتی پۆزەتیڤ ئەوەنە زۆر بکە بیکا نزیکەی هەنێکیان ئەڵێن لەوانەیە بگاتە 5 ملیۆن، بەڵام من قەناعەتم نییە. ئەمریکا ئەبێ ئەوەنە فەحس بکات کە نیسبەتی ئەوەی کە فەحس کراوە پۆزەتیڤە لەگەڵ ئەوەی کە مردووە لە یەکی بات نیسبەتی مردن بگەێنێتە نزیکەی 2. چکە ناکرێت تۆ قایدی وڵاتێ بیت نەخۆشیە بێتە وڵاتەکەتەوە دوای تەوابوونی نەخۆشیەکە بە هاوڵاتەکەی خۆت بڵێ وڵای داوای لێبوردنتان لێ یەکەم بۆی ئەم نەخۆشیەوە لە 5% مردن یا لە 4% مردن. هەر بۆیە ئێستا لە ئێستا گەمەی هەر لە ئێستا گەمەی فەحسکردن چه کەڵکێکیەیە؟ حەزەکەم هەمووتان هاوڵاتی بە یەکشت کە سەیری تەلەڤیزیۆنەکانەکەن هەنێ تەلەڤیزیۆنێ 100 ڕقم و بەیەکەوە بۆ خاتە سەر شاشەکە، نەخۆی دکتۆرە نە لێ ئێزانێ سەریشی لە تۆ تێکگاوە سەریشی لە من تێکگاوە، سەری لە هەمومان تێکگاوە. فەحسکردن ئیسفادەکەی لە چیایە؟ تۆ ئەڵێ بۆ ئەوی لە نەخۆشیەکە تێبگەیت بزانی ئەم پەتای کۆرۆناڤایرەسە چەندی کۆمەڵگای گرتوێتەوە. ئەمە یەک. دووەم، بۆ ئەوەی ئەگەر لە پاشە ڕۆژە ئەم کۆرۆناڤایرەسە هاتەوە تۆ چۆن بتوانیت مووقیفی بەرامبەر بڵێ کاردانەوە یا هەڵوێست دەبێ. تۆ ئەڵێی وڵاتەکەی من 337 با بڵێن ئێمە کۆرۆناڤایرەس هەر فەحسەکەی نەگەینە 400. ئەگەر ئێمە بتوانین لە کوردستانە پۆزەتیڤمان بچێتە 400 بەڕێی من ئەبێ بوەستین بۆ نیسبەتی مردن ئەبێ بە لە 100. ئەو کاتەوێ پرسیار لە خۆت بکەی بزانی من بۆچی ئەم خەڵکە کۆکەمەوە فەحسی پۆزەتیڤ بکەم؟ من چ ڕۆڵێکم هەیە لە دروستکردنی ئەنتیڤایرەسە؟ چ ڕۆڵێکم هەیە لە دروستکردنی چییە؟ ڤاکسینە. ئایا لە ڕاستیە ئەم ڤاکسینە ئەدۆزرێتەوە یا نادۆزرێتەوە؟ ئایا کە ئەدۆزرێتەوە بۆچی ئەدۆزرێتەوە چۆنیش ئەدۆزرێتەوە؟ ئەوانە پرسیارانە کۆمەڵە پرسیارێکن چەند مانگێکی تر وەڵامی بۆ وەرەگرینەوە. خاڵی دووەم کاتێک کە ئینسان دەزەکا بە فەحسکردن ئەوە لە بیر نەچێت تۆ کە فەحسەکەیت ئەدەوێ بە هاوڵاتیەکەت بڵێ من ئەمەنەم فەحس کرد ئەمەنەم پۆزەتیڤ بوو. ئەمە چی لا دروست دەکا؟ ئەمە متمانەیەکە لا دروست دەکا کە تۆ خەمخۆری هاوڵاتیەکەیت. یعنی تۆ چیەکەی؟ متمانە ئەجێڕیتەوە بۆ خۆت. خاڵێکی تر کە زۆر گرنگە لە فەحسکردنە ئەویش ئەوەیە تۆ چۆن ئەتوانی ببی بە بەشێک لە زانستی گلۆباڵ. هەتا ئێستا باسی زانستی فەحسکردنەکەین. تۆ چۆن ئەتوانی ببی بە بەشێک لە زانستی گلۆباڵ. خاڵێکی تر لە فەحسکردنە ئەویش ئەوەیە
کە تۆ فەحسی نەخۆشەکانەکەیت پۆزەتیڤێکی زۆر زۆرە دۆزیتەوە لەگەڵ نێگەتیڤێکی زۆر زۆرە. ئەو کاتە بە خەڵکەکە ئەڵێ من کاتێک کە ئەم کۆرۆنا ڤایرەسە هاتە وڵاتەکەمەوە من چیم کرد؟ من 100,000 فەحسم کرد، لەو 100,000 400 پۆزەتیڤ بوو. ئەو 400 کێ بوون؟ ئەڵێ 4 کەسمان مرد لە چواردەوری ئەو 4 کەسە، 1 2 3 4 5 لەو چواردەوری ئەو 4 کەسە نزیکەی 26 کەسمان دۆزیەوە. باشە ئەمە ئەوە نزیکەی 12 کەسمان لە خارج هاتەوە، لە چواردەوری ئەوانیشتا 12 کە ڕەسێ دەوری 36 کەسیشمان لەداە. ئەڵێ لە تەعزیەکە بۆ نمونە لە دەشتی شارەزور یا لە دەشتی حەریر یا لە هەولێر یا لە سلێمانی تەعزیە گیرا، ئەڵێ لەو تەعزیە نزیکەی 116 کەسیش پۆزەتیڤ. کەواتە تۆ چیەکەی؟ تۆیت لەسەر ئەساسی ئەم پۆزەتیڤە ئەم نێگەتیڤە استراتیژیەتی نیشتیمانی دائنیت. استراتیژیەتی نیشتیمانی دائنیت. بۆچی؟ بۆ ڤایرۆسی دوایی. ئەو کاتە کە ڤایرۆسەکە هاتەدا ئەڵێ هاوڵاتیان 400 کەیسمان پۆزەتیڤ بوو لەم شوێنە نابوت، کای ئەم شوێنانە نابێت 1 2 3 4. کەواتە تۆ چیت کرد؟ بەپێ ئەو بەحوسانە بەپێ ئەو شتانی کە فەحسمان کردووە تۆیی ئەم استراتیژە دانی کە لە کول لە هەر هەمووی کۆوەکەیتەوە پێوترێ استراتیژیەتی نیشتیمانی. بۆچی؟ بۆ بەرەنگاربوونەوەی ئەزمات. چونکە هیچ وڵاتێک تا ئێستاچێ بەرنمەیەکی نەبوو کە خۆی ئامادەکات. بۆچی؟ بۆ بەرەنگاربوونی ئەم ئەزمەیە. ئێمە هەتاکو بڵین ئەم ڕۆژ شتێکی زۆر مهم کراوە کە مهم کراوە تامان بە دەرەجەیەکە هاوڵاتی کردوێتی و ئەو کەسانی کە کردوێتی کە لە هەموو بەشەکانی تەندروستیە ئاسایش مرور هەمووی ئەوەی کە بەشدار بووە. من ناوەکانی نازم چکیشی من نەبوو. کەواتە پرسیاری تریێتەوە ئایا ڕۆڵی کورد چییە؟ ڕۆڵی کورد چییە لەم هاوکێشە جیهانیە؟ ڕۆڵی کورد بۆیە ئێمە کۆرۆنا ڤایرۆس خاوکەینەوە نێڵین بڵاو بێتەوە. ڕۆڵی کورد ئەوەیە کە بەشێ بین لە استراتیژیەتی جیهانی. بەس کام هاوڵاتی کورد کام تەلەبەی جامیعە و مامۆستای جامیعە لێکۆڵینەوەیکی تا ئێستا چێ لەسەر کەیسەکانی کوردستان خوێندوێتەوە؟ کەس. بۆیە هاوڵاتی لەسەر جادەکە هاوارەکە یەخەی خۆی دادڕێ، معلوماتی پێ نییە. ئێمە ئیشمان ئەوەیە کە زانیاری کۆکەینەوە بڵاوی کەینەوە بە شێوەیەکی زانستی. ئەو کەسانەی کە لەسەر بۆ نمونە ئەو 4 مردووە قساکەن، ئەگەر ئاوا بڕۆ ئەوان بە غەڵەت باسیەکەن، ئەگەر ئەو دکتۆرەی کە یا ئەو سیاسیەی کە یا ئەو ئیداریەی کە یا ئەو سیاسی کە شارە با بڕێەوە ئاوارە کاڵێ مامۆستا بە کۆرۆنا ڤایرۆس نەمردووە، قبولی ناکە بەحسەکە مامۆستای تیابێ یا مەلای تیابێ یا فلان ژنی تیابێ یا فلان کەسی تیابێ بە کۆرۆنا ڤایرۆس مردووە. بۆ؟ چونکە سیاسەتە حکم بەسەر زانستاکە. ئەمەیە ئەو هاوکێشەی من لە ئاخیرا پێگەیشتوم. ئەمەیە قسەکانی کۆتاییم کە ئەمەیە بیڵێم کە ئەوە زانست نییە یەت بە زانستی لێکۆڵینەوە لەسەر نەخۆشەکانی کوردستانەکە. ئەوە سیاسەتە، ئەوە نازانم چێ، ئەوەیە لێکۆڵینەوەکانی خستۆتە چوارچێوەیەکە و وەکو مریشک لەسەرم هێلکەی هەڵکەوتووە. چکە هەمووی بۆ گەنەکات. کەس لێکۆڵینەوە لە ئێمە وەرناگرێ. ئێمە چیمانەیە تا لێکۆڵینەوەمان لێوەرگرن؟ داوا لە دکتۆرەکانەکەم هەچ کەسە بە مبادرەی شخصی خۆی هەر هیچ نەبێ شتێ بکات. کەواتە من ئەگەڕێمەوە بۆ ئەوەی فەحس بکەین یان نەیکەین. ئەگەر تۆ فەحس بۆ چی یەکەیت؟ فەحس بۆ چی یەکەیت؟ بۆی پۆزەتیڤ زیار بێ؟ ئەگەر من حکومەتی هەرێمی کوردستان بم، ئەگەر من وەزیری تەندروستی کوردستان بم، ئەگەر من لێپرساوێت یەکەم هەبێ بە قودرەتی قادر، من ئەگەر لە فەحسەکانە وەستێنم. فەحسم بۆ چییە؟ 337 ئەوێ بە 340 کە بوو بە 400 فەحس ناکەم تاوە. کە من مردووەکەشم بە مردوو حسێب نەکرێ. نەخۆشیەکە ترساوە، پەتای کۆرۆنا ڤایرۆس ترساوە،
ئەڵێ من نازانم چی بکەم، خۆی کەرەنتین کردووە، وەکو هیچە لە هاوڕێکانم لە فەیسبوک نووسوێتی پەتای کۆرۆناڤایرۆس خۆی کەرەنتاین کردووە، ئەڵێ چیتان لێ بکەم، نەخۆشتان نەکوشم، ئەڵێ بەوە نەمردووە، ئەمێ بیەم بە جیازی تەنەفسی، ئەڵە چاگە بێت، ئەڵە چیتان لێ بکەم لەوە زیاد. ئێمە ئەلەما ئەژین ئەگەر ئێمە بێین چاوەڕێ بکەین فەحسێکی تر هەیە دەرەچێت بەم زوانە، هێشتا نەگەیشتوێت ئێمە، ئەو فەحسە پێوتێ سێرۆلۆجی. ئەم فەحسە چیت پێ ئەڵێت؟ پێ دەڵێ ڤایرۆسەکەت گرتووە تەواو بوو چاک بوویتەوە، بەڵام کە فەحسەکە بۆ کرێ شتێک لە خوێنەکە تا دروست بووە پێوتی ئەنتیبۆدی، یعنی دژە تەن. دژە تەن چییە؟ جۆرێکە لە مەناعە لە توا دروست بووە دژی ئەو ڤایرۆسە خۆی. ئەمە سارسی یەک کوڕی مامەکەی لە 2002-2003 بەوەی هەنێ لێکۆڵینەوە کە من چەند جارێکیشم وتووە، من لە 2003ەوە لەگەڵ ئەم کۆرۆناڤایرۆسی ئینسانە میلاقەم چی خەڵک خەریکی کۆرۆناڤایرۆسی مریشک بووە، ئەوە مۆزوعیشتە. بەڵام لە 2003ەوە من لەگەڵ ئەم کۆرۆناڤایرۆسە ئاگام لێتی بووە بە بەشێ لە اختصاسەکەم. کەسێک لەم لاوەیە ئەڵێت کاریگەری لە هیمۆگلۆبین هەیە و یەکێکی ترە لەچێتە مێشکە و یەکێک ترە چێتە گەڵوگونەوە و یەکێکی ترە چێتە نازام چووە، نزیکەی 3500 مەقالە هەیە، هەر هەمووی ئیشارە بەوایە کە مەحەتەیەکەیە لە سیە ئەمە ئەچێتە ناوی. حاڵاتمانەیە 1 2 3 4 ئەوانە پیان ناوترێ عیلمی طبی مطلق، ئەوەی کەیتر بیکەی بە زانستێ شتی لە سەرینکی ڕۆژانە ئەم خەیاڵاتە یەک لە هەموو ئەو شوێنی کە پێوتێ سێنتەری بەحەس یەک دانە بەحەسەیە لەسەرەوەی کە چوو بێتە مێشکەوە یا چوو بێتە نازانم اینەوە. ئەسڵەن من مەقالەکانم خوێندەوە بۆ ئاگاداری ئێوە، بۆی ئەم بەشە تەرخانەکەم بۆ وەهمی عیلمی لەسەر یەک مەقالە بە هەموو دنیا بڵاوێکاتەوە ئەڵێ لە مێشکەوە چێ یا سێنتەری شتی وا هەر نییە، شتی وان نییە. من هەردوو مەقالەکەم خوێندێتەوە پڕە لە غەڵەت، ئەسڵەن ئەو بەحسە مانگیشتر بۆم بینە لێ قبوڵ ناکەم، هەر بۆی بڵاو ناکەمەوە. ئەگەر بۆ منی بناردایە ئەسڵەن لێم قبوڵ ناکرد ئەو بەحسەی کە خەڵک گەیجێڕێ بەم ناوێ، ئەس هەر لێم قبوڵ ناکرد. بابچێ خۆی لاکەمی لاقەم چی ئەو بەحسانەی دوایی کە ئەگەر ئەو فەحسە مختەبەریەمان دەستکەوت کە پێوتێ سێرۆلۆجی تێست زۆر خێرایە، ئێمە دوای ئەوەی کە فەحسمان وەستان هیوارم بە زووترین کات فەحسکردن بوەستێنرێ، هەمووی ئەزانم فەحس بۆچی بەکاریە. بەڵێ تۆ من فێرمەکە، ئەزانم تۆ من فێرمەکە عەفوم کە، هەمووی ئەزانم بۆچی بەکاریە، لە تۆ باشتریش ێزانم، بەڵام تۆ خۆت مەکە بە بەشێک لە یاریە نێو دەوڵەتیەکە. تۆ ئەوە نیت. ئێمە ئەبێ نێڵین شەڕی ناوخۆ دروست بێت، ئێمە ئەبێ نێڵین هاوڵاتی تیا زەرەرن بێت، هاوڵاتی با مەعاشەکەی وەرگێ، هاوڵاتی کورد فێری سوال نەکەین. ئەوە واجبێکی ئینسانیە بۆ ئەو کەسانی کە باسی عیلمەکە ناکەن وەکو من. ئێمە ئەبێ ئەو هاوچێشەیە دروستکەین کە نێڵین ئینسانی کورد بێ بەو دەرەجەی لێ بێت کە سواڵی پێ بکرێت. لەوانەیە یەکتان لە دەسەڵاتداران پێی ناخۆش بێ، نابێ پێ ناخۆش بێت. کاتێک کە ئێمە هاتین ئەو فەحسەمان کرد، ئەو فەحسەی پێوتێ سێرۆلۆجی، ئەو کاتە بۆمان دەرەکەوێ کە ئێمە چەندمان گرتووە چەندمان نەگرتووە و بەرنامەیەکی جوانتر دانین. لە بەشی کۆتایی باسەکەمە کە من ئەمڕۆ یەمە سەر ئەوەی کە ئایا بەڕاستی کۆرۆناڤایرۆس لە کوردستانە چۆن مامەڵەمان لەگەڵ کردووە تاکو ئێستا چێ، من دەستخۆشی لە هەمویانەکەم، حتا من زۆر نێگەتیڤم بەرامبەر سۆشیال میدیا. ئاگام لێیە لێرە و لەوێ خۆشبەختانە ئەیانەی وەکو من بکەن، من سوپاسیانەکەم، قسەکانی منەڵێنەوە، من سوپاسیانەکەم، مەمنونیانم. ئەیانەوێ تۆزێک زانست گەورەکەن، من ئەزانم زانست چی لێ دوای کۆرۆناڤایرۆس. لە بەرنامەی ئیمشەوە من لەو مەسەلەی فەحسا کۆتایی پێێنم کە هیوارم وەزارەتی تەندروستی
هەڵوێستێکی زۆر زانستی وەربگرێت کە ئەبێ لە خۆمان بپرسین بۆچی فەحسی کۆرونا ڤایرەسەکەین و ئێستا ئەزانین ئەو گروپانە چێن کە بۆیانەکەین. من داوایەکم لە خەڵکی کوردستان هەیە وردە وردە خەریکە شتەکان خۆشبەختانە ئەڕەوێتەوە و هیوارم بە زووترین کات بڕەوێتەوە. مانگی ڕەمەزانی ژێت، لە مانگی ڕەمەزانیشا من دڵنیام ئیجراعاتەکان خۆیان خەڵک، من دڵنیام ئێستا خۆیان خەڵک کۆمەڵێ شتەکەن ئەچی بۆ نانەوخانێسەیەکە و لە دوور وەستاوە. داوا لە هاوڵاتیانەکەم کە هاتیتە دەرەوەتکار لەکەم هەوڵ بە لانی کەم مەترێ یا مەترونیوێ لە خەڵک دوورکەرەوە با ماسکێ لە گیرفان تابێ کە چوویتە ناو قەسابخانە هەرچی شوێنێک کە چووی ماسکەکە کە لە دەمولوتی کە چوویتە ماڵەوە ماسکەکە گە سپراتەیە یا سابوون و هەیە ماسکەکە بشۆفرەیمەیە هەمووی درۆ دەرچوو هەرچی قسەیەکیان کرد باشتریشت ئەوەیە تۆ خۆ پارێزیت. ئەو ماسکەکە پێێتە کە چوویتە ماڵەوە سپرایەکی کە بەسەرا سپرایەکی کە بەسەرا و 10 دقە لە شوێنێکا داینێ سپرایەک کە بەسەرا یا بەو سابوونی کە دەستی پێشوێ بیشۆخرە هەڵەوەشێت تۆ زێڵەوەشێ جۆی مێرێ. بینەرانی بەڕێز جۆگرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئیم شەو. من بەشی سێهەمی ئەوەی کە بەتەما بووم بەڕاستی قسەی لەسەرکەم کاتم نەماوە، کاتەکە زۆر کەم ماوە، لەبەرەوە من ئیم شەو ئەلێرا کۆتایی پێێنم و هیوارم هەموو لایەک سەلامەت بن و بە هیوای گەڕانەوە بۆ ژیانی پێش کۆرۆنا ڤایرەس بەس بە ڕووی تەندروستی و باسەکەم بۆ هاوڵاتیان. زۆر سپاس بۆ هەموو لایەک.